اینجا هەمیشە و هەموو کار دەگوترێ باشە مامۆستایان بۆ خەڵکی ئەوروپا ژیانیان لە ئێمە خۆشترە، بۆ گوزەرانیان لە ئێمە خۆشترە. هەڵبەتە هێندێک سیفەت هەیە وەکو ئینسانیەت لە نێو ناخدا، لە نێو هەڵس و کەوتدا، لە ڕووی بەڕێوەبردننی وڵات و سیاسەتدا لەوانە هەیە لە منوتێکی بابایەکی موسڵماندا نییە. و ئینجا ژیانێکی خۆش، ژیانێکی سەقامگیر کە ڕەب العالەمین لە ڕووی ژیان و گوزەرانە پێیان دەدا، مانایوانیە پەروەردیگار لەیان ڕازیە، مانایوانی ئەوان لە ئێمە باشترن، مانایوانی ئێمە زۆر پیس و پاتاڵین بۆیە پەروەردیگار ئاوای لێ کردوینە، بەڵکو ئەوە تاقیکردنەوەیەکە، ئەوە ئیستیدراجێکە، ئەوە پەڵکێشکردنێکە بۆ ئەوەی پەروەردیگار زیاتر و زۆرتر سزا و عقابیاندا. هەروەک چۆن پەروەردیگار لە سوورەی ئالی عیمراندا لە ئایەتی 178 دەفەرمێ ولا يحسبن الذين كفروا أنما نملي لهم خير لأنفسهم. پەروەردیگار دەفەرمێ وا حسێب مەکەن، وا مەزانن کافران و بێباوڕان کاتێک پەروەردیگار هۆکارەکانی ئاسوودەیی و هۆکارەکانی سەقامگیری و هۆکارەکانی مادیان بۆ دەڕەخسێنێ، پەروەردیگار مۆڵەتیان دەدا، تەمەنیان درێژ دەکا، رب العالمین دەفەرمێ خەیر لئەنفوسهم، ئەوە بۆوان باشتر و چاکترێکە. ئەوە مانای وایە پەروەردیگار لەوان ڕازیەوە، ئەوە باشترین شتێکەکەوە ئەوان بەدەستیان هێناوە. پەروەردیگار دەفەرمێ إنما نملي لهم ليزدادوا إثما ولهم عذاب مهين. پەروەردیگار مۆڵەتیان دەدا، پەروەردیگار ژیانێک خۆشیان پێدەدا، پیت و بەرەکەت لە وڵاتیان دەکەوێ، بارانێک و بەفرێکی زۆر دەبارێ، بەروبوومێکی زۆر لە وڵات و لە مەملەکەتیانە بەرقەرار دەبێ، بۆچی؟ ليزدادوا إثما ولهم عذاب مهين. پەروەردیگار دەفەرمێ بۆەوەی زیاتر و زۆرتر لە نێو خراپە و گوناه و تاوانە ڕوو بچن. مەگەر پەروەردیگار پێی خۆشە بەندەکانی لە نێو گوناه و تاوان ڕوو بچن؟ حەز دەکە بەندەکانی زیاتر و زۆرتر گوناه بکەن؟ نەخێر بێگومان. بەڵام کاتێ پەروەردیگار تۆی دروست کردووە و داوای بەندایەتیت لێ دەکا، داوای ئەوەت لێ دەکە تەنها پەروەردیگار بپەرستی، تۆ سەرکەشی دەکەی، تۆ بوغڕا دەبی، لە کەوڵی خۆت دەردەچی، ئیعتراض بەبوون و بە وجودی پەروەردیگاری خۆت ناکەی، بێگومان رب العالمین بەپەی ئەو یاسایانەی کەوا هەیەتی کە تەمەنت درێژ دەبێتەوە زیاتر و زۆرتر تۆ لە نێو گوناه و تاواندا ڕوودەچی. اینجا لیەزدادوا ئەم لامە یاخود لامی تەعلیلە، پەروەردیگار حەز دەکە زیاتر و زۆرتر کافران و بێباوڕان سزا دە بەهۆی کوفرەکەیانەوە، یاخود لامی عقابە، چونکە لامی عقابمان هەیە لە قورئانی پیرۆزە، بابایەکی کافر، بابایەکی بێباوەڕ تا زیاتر و زۆرتر لە دنیایا بژێ، سەرئەنجام و عاقیبەتی ئەو ژیانەی پڕیەتی لە ئاکامێکی پڕ لە گوناه و لە تاوان. اینجا لە دوا ڕۆژیشا پەروەردیگار دەفەرمێ رب العالمین سزایەکی ڕسواکەری بۆ ئەو کەسانە ئامادە و ساز کردووە.